سەرۆک بارزانی بە شێوەیەکی جیاواز دووەمین پێشانگای نێودەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بۆ خوێندن و تەکنەلۆژیا و پەروەردە کردەوە کە زانکۆ و قوتابخانە و دەستگا پەروەردەیەکانی یازدەوڵات تیایدا بەشدارن و دەتوانن لەوێ خۆیان و دەستکەوتە زانستیەکانیان بە سەردانیکەران بناسێنن. زۆر باش و چاکە لە ئەوەی کە هەم لە ڕووی هەلیکارەوە خەڵکانە گیانی هەلیکاران دەستکەوێ هەم لە ڕووی ئەو کەسانەی کە دەیانەوێت لە شوێنێکی باس جێگایکی باش بخوێنن باشترین دەرفەتە لێرانە شوێنی خۆیان هەڵبژێرن. لە یەک شوێن دەتوان هەم قوتابخانەکان ببینن وەروە بۆ ئێمەش گرنگە بەتایبەت کە ئێمە قوتابخانەیەکی نوێینە حتمما خۆمان دەناسین بە خەڵکی. 120 قوتابخانە و زانکۆی ناوخۆیی و نێودەوڵەتی لە پێشانگەکەدا بەشدارن کە ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. چاوەڕێ دەکرێت پێشانگەکە دەرفەت و کار ئاسانی بۆ ئەو کەسانە بکات کە دەیانەوێت قوتابخانە و زانکۆ ئاستبەرزەکان بناسن و باشترین بۆ خۆیان یان بۆ منداڵەکانیان هەڵبژێرن. بۆ نمونە لە هەر قوتابخانێک لێرانە خۆی پیشان دەداتن ئەرزی تەواوی کار و چالاکیەکانی خۆی کردووە. باشە اینجا ئەمە لە ڕێگەی پارەدانەکەیە لە ڕێی هەر چالاکیێکی ئەو قوتابخانە هەیە ئەرزی خۆی کردووە. قوتابخانانە زانیاری تەواو دەدەن بە داکوبابان ئۆفەری تایبەتیان دەبێت پێشکەش بە داکوبابەکان دەکەن. دیاریکردنی فەلسەفەی پەروەردە هەر لە ناو پێشانگەکەدا هەموو ڕۆژێک کۆڕبەندی پەروەردەیی چەندین پانێڵی گرنگ لە بواری پەروەردەدا پێشکەش دەکات کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەنگاوە بە پێویستێکی پەروەردەیی دەزانێت. ئەو پانێڵانە تەنها کۆڕبەندێک نییە لە پێناوی بڵێن کۆڕبەندێکمان کردووە. ئێمە دەمانەوێت سوود لە ئەزمموی دەوڵەتان وەربگرین و هەروەها ئەو ئەزمموانی کە پێمان وایە لەگەڵ فەلسەفەی پەروەردە لە هەرێمی کوردستانە گونجەوە لەگەڵ واقعی کۆمەڵایەتی ژینگەیی پەروەردەیی خۆشمان دەگونجێ لەگەڵ ئەوەشدا ئەو ئەکادمیستانە پێشنیار و ڕاو بۆچوون و سەرنجەکانیان ڕاستپاردەکانیان ئێمە بە دڵنیایەوە وەزارەتی پەروەردە تیمێکمان دروست کردو بۆیە کار لەسەر ئەو ڕاستپاردانە بکەین و کردنەوەی ئەم پێشانگایە زۆر گرنگە لەبەرەوەی توانە ئاکادمی و پەروەردکاران لە بواری نێودەوڵەتی و هەرێمایەتی دەهێنێتە هەولێر بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتە پەروەردەیەکان و کۆربەندەکە دەبێتە کۆربەندێکی ساڵانەی پەروەردەیی لە هەرێمی کوردستان. شەیمە بایس کوردستان 24 هەولێر.